باش شون لا داهاتوي عراق وهرم مروانيت بقناعتي خراب الروانة من متشائم عراق قد نابێ بە دەوڵەتی دیموکراتیی کە ئێمە بیرمان لێ کردەوە و کوردستانیش نابێ بەو دەوڵەتە دیموکراتی کە بیرمان لێ کردەوە چونکە دیموکراتیەت بەڕاستی ممارەسەیە ممارەسەی دیموکراتیەتی ئێمە بەهەڵە ممارەسەی دیموکراتیەتەکەین ما هەموو لایەکان و بە تایبەتیش پارتی و یەکێتی بەهەڵە ممارەسەی دیموکراتیەتی ڕاستەقی ناکەین زیاتر تا گیری زاڵە وەک لەوەی گشت گیری زاڵ بێ یعنی پارتی هەرچیەک هەنگاوێکەنێ بەرەو ینی بە مەسلحەتی پارتی نەک بە مەسلحەتە عامەکە و یەکێتیش ئەو ڕەتفعلی هەیە عینە شت